بەخێر بێن بۆ ئەم ڕاهێنانە. ئەمڕۆ هیوادارم بتوانم یارمەتیتان بکەم بۆ ئەوەی سەرێشە و ئازاری ملکتان زۆر باشتر بێ. ئەتوانیت لە هەر شوێنێک ئەم کارە بکەی، تەنها ئەتبێ بتوانی دابنیشی. شانەکانت ئارام کەرەوە و دەست بە هەناسەی هێواشی ئوجایی بکە. ئەمڕۆ لەگەڵ هەناسەکەمان ناجوڵین، بۆیە تەنها بە هێواشی هەناسە بدە. با چەناگت بێتە خوارەوە بۆ سنگت و دەست بە دروستکردنی نیوە بازنە لە لایەک بۆ لایەکی کە. چاوەکانت دابخە و تەنها بە دوای کشانی قوڵ و خاو لە ملتە بگەڕێ. بە هێواشی خۆت بێنەرەوە بۆ ناوەڕاست. پەنجەکانت لە پشتەوە ببەستە و دەست بێنە بۆ لایەکی کەمرت. سەرت ئازاد بکە بۆ لایەکی بەرامبەر. تا زیاتر شانت پاڵ بنێ بۆ خوارەوە، کشانی ملت قوڵترە بێ. سەر بە هەموو ئاراستەکان ئەنجام دە بە خاوی. ئەگەر شوێنێک ئێشە، ئەتوانین لەوێ بمێنیتەوە بە هێواشی هەناسە بدەی تا ئارامە بێتەوە. پاشان جوڵە بکەرەوە. خۆت بهێنەرەوە بۆ ناوەڕاست و دەست و ببە بۆ لایەکی کە. لێرە بەردەوام بە بە جوڵە هێواشەکان و هەناسەی ئوجایی. دەم و چاوت و شانت ئارام کەرەوە. نابێ ئەوەنە بتونی بیکەیت تا دەم و چاوت گرژ بێ. وردە وردە خۆت بێنەرەوە بۆ ناوەڕاست. هەردوو دەست و بخەرە سەر سنگت. دەستەکانت پاڵ بنێ بۆ خوارەوە. ژێرگازێک بۆ خۆت بدە، یعنی دانی خوارەوە بهێنە پێش دانی سەرەوە و گاز بگرە بۆ خوارەوە. پاشان سەرت ئازاد بکە بۆ دواوە. تا زیاتر سنگت پاڵ بنێ بۆ خوارەوە و گاز بگریت و سەرت پاڵ بنێ بۆ دواوە، کشانی مڵت قوڵترە بێ. ئێستا زۆر بە هێواشی سەرت لەم لاوە ببە بۆ لایەکی تر. وەرەوە بۆ ناوەڕاست و چەناگت ئازاد بکە بۆ خوارەوە تا سنگت. دەستەکانت لە پشت سەرتەوە دابنێ و بە هێواشی بڕبڕەی پشتت کوڕ بکەرەوە. سەرت پاڵ مەدە بە خوارەوە، تەنها دەستت لەوێ بهێڵەرەوە. ئەو قورساییە بەسە. ئازاد بکە و وەرەوە بۆ ناوەڕاست. ئێستا مەساجی مەسولکەکانی ملمانەکەین. سێری ڤیدیۆکە بکەن بۆی بزانن چۆن پەنجەکانم بەکارهێنم.
بە هێواشی مەسولکە گەورەکەی ملت بگرە لە بینی پەنجەت و بە نەرمی مەساجیکە لەسەرەوە بۆ خوارەوە. ئەم مەسولکەیە پێی ئەڵێن ستەرنوکلاید و ماستۆیدێوس. ئەگە ملت زۆر ڕقا، گرتنی ئەم مەسولکەیە ئەتوانێت کەمێک قورس بێ. لەبیری بێت لێرە زۆر بە سووکی بە نەرمی مەساجیەکەین، بۆیە بەتوونی مەیگرە. ئێستا بیگۆڕە بۆ لایەکی کە. ئێستا لەسەرەوە بۆ خوارەوە هەردوو لا مەساجەکەین بەیەکەوە. لێرە ئەتوانی سێری پەنجەم کەی بۆی بزانی چۆن مەساجی یەکەم. ئاخرشت کە ئەیکەین مەساژی مەسولکەی ماستر ئەکەین کە لە ڕوومەتمانایە. سەرەتا بە ئەنجامدانی جوڵەی بازنی ڕاست لەژێر ئیسقانی ڕوومەت دەست پێ بکە. اینجا دەمت بکەرەوە و بەردەوام بە. پاشان جوڵە لەسەرەوە بە خوارەوە بکە و هەمان شت لە دیوەکەی تر بکە. ئێستا بیگۆڕە بۆ لایەکی کە. ئەگە زۆر سەر ئێشت هەبوو، هەفتەی 2-3 جار ئەم کارە بکە. ئەوە تەواو. هیوادارم سەر و ملتان هەست بە باشتر بوونەکەن. تا یەکترێ بینینەوە ئاگاتان لە خۆتان بێ. خواحافیز.